بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان تایبەتە بە کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵ لەژێر ناونیشانی گەڕانەوەی مافی ئازادی بەمەرجی چاکسازی. پێشەوەی کە بچمە لای دوو میوانی تایبەتم کە دوو پەرلەمانتارن لە لیژنەی جیاواز لە فراکسیۆنی جیاواز، ئەمەوێ بەیاننامەیە ڕاگەیەندراوی ڕاگەاندنی کەمپینی میدیایی تۆڕی میدیایی کۆمەڵتان بۆ بخوێنمەوە. بە ناوی خوای مێهرەبان، کەمپینی میدیایی گێڕانەوەی مافی ئازادی بەمەرجی چاکسازی. تۆڕی میدیایی کۆمەڵ بارکی خۆی دەزانێت بە پێی یاسا و بنەماکانی مافەکانی مرۆڤ بەرگری لە هەر کەسێک بکات کە خۆی بە مافخوراو دەزانێت و هەموو کاتیش هەوڵی داوە پردێک بێت لە نێوان خەڵک و دەسەڵاتە. هەر بۆیە بە ئامانجی وشارکردنەوەی هاوڵاتیانی هەرێمەکەمان و بیرخستنەوەی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتەر سێدەسەڵاتی دادوەری و یاسادانان و جێبەجێکردن لە ڕێگەی پەیامەکانی ڕاگەیاندنەوە بەردەوام دەبین لە گەیاندنی پەیامی چاکسازی و بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست. لەبەر ڕۆشنایی مامانجە و بۆ گەڕانەوەی مافی مافخوراوان بارکی نیشتیمانی و ئاینی خۆمان دەزانین کە پشتیوانی دەرببڕین بۆ و کۆمەڵە سزادراوانەی کە ماوەیەکە لە چاکسازیەکانی هەولێر و سلێمانی بۆ وەرگرتنەوەی مافی ئازاد بوون بە مەرج مانگرتنیان ڕاگەیاندووە. بۆ ئەمەش تۆڕی میدیایی کۆمەڵ بێ سەرنجدانە سەر دۆسیەی کەسی ئەو سزادراوانە و بەپێی دۆخی کۆمەڵایەتی و ئابووری هەرێم و بەپێی بنەماکانی مافی مرۆڤ و تێگەشتنی خەڵکانی شارەزا و پسپۆر لە مافە یاساییەکانیان. کەمپینێکی میدیایی بۆ گێڕانەوەی مافی یاساییە و سزادراوانە لەژێر ناونیشانی کەمپینی میدیایی گێڕانەوەی مافی ئازادی بەمەرجی چاکسازی ڕادەگەیەنێت. کەمپینەکە بە ئامانجی گەیاندنی پەیامی هاوڵاتیانی هەرێمە بە گشتی و کەسوکاری مافخوراوانە بەتایبەتی لە ڕێگەی کەناڵە جیاوازەکانی تۆڕی میدیایی کۆمەڵەوە. لێرەوە داوا لە هاوڵاتیان بە گشتی دەکەین بە تایبەتیش داوا لە دادوەر و پارێزەر و مافناس و پەرلەمانتار و مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی ئاینی یەکەین پشتیوانی خۆیان بۆ ئەم کەمپینە میدیایی ڕابگەیەنن. تۆڕی میدیایی کۆمەڵ ڕاشی دەگەێنێت ئامانجی لەم کەمپینە میدیایە جگە لە دووبارە بەخشینەوەی ژیان بەمەرجی چاکسازبوونی سزادراوان و بەپێی یاساکان هیچی دیکە نییە و هیچ کاتیش لەگەڵ هیچ جۆرە پێشێلکاری یاساییدا نییە و نەبووە و خواستی سەرەتا و هەمیشەیشمان تەنها و تەنها سەروەربوونی یاسایە لە هەرێمی کوردستان. تۆڕی میدیایی کۆمەڵ 12/2/2020. بینەرانی عزیز، ئەوانەی کە دەیانەوێت پشتیوانی خۆیان بۆ ئەم کەمپینە ڕابگەێنن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 050 151 90 لە ڕێگەی ڤایبەر و تەلێگرامەوە دەتوانن پەیامی ڤیدیۆیی خۆیان بۆ ئەم ژمارەیە بنێرن و دوجار ئێمە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تایبەت بە تۆڕی میدیایی کۆمەڵ واروەها لە بەرنامە جیاوازەکانمان پەیامەکانیان بڵاو دەکەینەوە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرەوە ئایا تا چەنە هەم کەمپینەکەی تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینێکی یاساییانە و گونجاوە بە پێ بنەماکانی مافی مرۆڤ و هەروەها تا چەندە ئەم سزادراوانە مافی خۆیانە کە خەڵک بەگشتی پشگیریان لێ بکات پشگیریەکی یاساییانە. قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز بەدریا ئیسماعیل ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان، وەروەها بەڕێز سەرچنار ئەحمەد ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانمان کردووە. جادە بەدریا بەخێر بن، سەرچنەخان بەخێر بن، زۆر سپاس. ئەگەر لە جەنابتەوە بەدرێخان دەست پێ بکەین، ئەم ماوەی ڕابردووە سەردانی گرتوخانەکانت زۆر کردووە. کۆمنتت لەسەر ئەم کەمپینە چۆنە پێشەوەی کە بچمە سەرەوەی کە ئایا چیتان بۆ سزادراوەکان کردووە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، من دەستخۆشیتان لێ یەکەم هەم بە تایبەتی بۆ ئەنجامدانی کۆمەڵە راپۆرتێکی تێر و تەسە لەسەر وەزع زۆرۆفی زیندانی کراوەکان بە تایبەت ئەمانگرتوەکان و ئاگادارین بە خەمەوەبوونتان دیارە. تاوان ئەمە هەستی بەرپرسیارەتی و بەڕاستیەوانی کە دیعای مافی مرۆڤ دەکەن. من پێم خۆشوانی ژۆکویەوە هەستا بەرپرسیارانیان هەبووە بەرامبەر بە ئەو کۆمەڵەمانگرتووی کە لە زیندانی چاکسازین. بەنسبەت کەمپینەکەەوە بەڕاستی من بە ئیشێکی زۆر باشی پیرۆزی دەزانم. ئەمە طبعاً بابەتەکە یەکلایەنە نیەمە بەگشتگیرە ئێمە کە باز جەنابەت کە ئیشارە بەم کەمپینەدا و ئێمەش کە باز لە مافی مرۆڤەکەین و وەلیش نەکەشمان لە چوارچێوەی کاری مافی مرۆڤدایە. بەڕاستی دەبووە ئەم کەمپینە زووتر لەلایەنەکانی تریش و دام و دەستگاکانی تریش ڕابگەیەندرایە. طبعاً من وەکو پەرلەمانتاری وەکو لیژنەی مافی مرۆڤ زۆر بە ضەڕورم دەزانی کە پێشتر ئەم کەمپینە ڕابگەیەندرایە. ئێمە وەک بەندا وەکو ئەندامی لیژنەی مافی مرۆڤ و هاوڕەکانیشم وەکو لیژنەی مافی مرۆڤ کۆدەنگ بوون لەسەر ئەوەی کە جەنابتان ناونیشانەکەی کەمپینەکەتان بۆ نمونە ئازادکردنی بەمەرجە بۆ زیندانە مانگرتوەکان هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە مافێکی شەرعی خۆیانە داوایەکی ڕای خۆیانە بە احترافی هەم دەقە یاساییەکە بەڵگەیە لەسەر ئەوە و هەمیش بەڕێوەبەری چاکسازیەکان هەردوو لە هەم هەولێر و هەم سلێمانی یەکدەنگن لەسەرەوەی کەمان مافێکی ڕەوای
و یاسایی خوانە کە دەبێ ئازاد بکرێن ئەو ئازادکردنا بەمەرج من بەڕاستی ڕاگەانی ئەم کەمپینە بە زەڕور دەزانم من لێرەوە دەڵێم هەم هاوڕێیانم لە ئەندامانی لیژنەوە هەم بەندە و هەم پەرلەمانتارانی هەموو پەرلەمانتاران ئومێدمانای وجدان دۆز بن هەستی بەرپرسیارەتیان هەبێ و موقیفیان هەبێ هەڵوێستیان هەبێ بەرامبەر بە ڕاگەاندی ئەم کەمپینە و پشتیوانی خەوان دەربڕن بۆ ئازادکردنی بەمەرج بۆ ئەو زیندانە مانگرتوانی هەم لە چاکسازی سلێمانی و هەم لە هەولێر. زۆر باشە زۆر سپاس. ترسنە خاندیارە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی ژێکێک بۆ لەو فراکسیۆنانی لە ڕابردوودا هەمیشە پشتیوانی ستەم لێکراوان بووەوە لە قۆناغ جیاوازەکانیشا بینیومانە. هەڵوێستی فراکسیۆنی یەکگرتوو لەسەر ئەم مانگرتوانی کە ئێستا لە سزادراوەکانمانیان گرتووە و هەروەها کۆمنتان لەسەر ئەم کەمپینە میدیایە کە بە شێوەیەکی گشتی بۆ خەڵکی شەو تایبەتمەندیەکی نییە بۆ نمونە بە تۆڕی میدیایی کۆمەڵەوە. سەرەتا بەناوی خۆی گەورە دەستخۆشیە میوانداریەتان لە یەکەم زۆر سپاس. دەستخۆشی کەمپینەکەشتان لە یەکەم بەڕاستی کارێکی جوانە هەر شتێک لە چوارچەوەی یاسا بێ و مافی هاوڵاتیانی تا پارێزرا بێ ئێمە پشتگیری لەکەین. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووەکو جەناب و ئیشارە پێەیە پێشتریش هەر کەیسێک هەر بابەتێک زانی بێتمان کە گەڕانەوەی مافێکە بۆ ستەم لێکراوان ئێمە پشتگیری بووین بەمەیشەوە لە چوارچەوەی ئەو یاسایی کە بەرکارە لە هەرێمی کوردستانە ئەم بابەتەیش تەبعاان هەرەچێتە ئەو بابەیەوە ئێمە لەگەڵ یاین و خاڵێکی شەیە لەسەر مەوزوعایە ینی ئەم بابەتە دوو دیوی هەیە دیوێکی یاسایی هەیە و دیوێکی مرۆڤ دۆستانەشی هەیە بە هەردوو دیوەکەی ئێمە پشتگیری لەکەین دیوە مرۆڤ دۆستانەکەی ئەوەیە کە ئەمانە کەسانێکن سزادراون و دەقی یاساییمان هەیە کە پشتگیریانەکە بەوەی کە ئەو ماوەی حکومیان کە تەواو بوو ئێتر قابل بەوەیە کە ئەمانش ئیفراش بکرێن ینی بڵێن بە ئیفراجێکی شەرتی وەکو ئازادکردنێکی بەمەرج خۆی ئیفراجی شەرتی یاسایەوە پێناسی کرداوە ئەگەر کەسێک بڵێن دوو لە سێرە سەر چواری حکومەکەی تەواو کرد بێ مادەی 330 قانونی عقوباتە و 332 بە هەمان شێوە لە قانون عفو ئوسوڵی محاکەماتی جەزائیە هەر زیندانی کراوێ هەر سزادراوێک ئەگەر سێ لە سەر چواری حکومەکەی تەواو کرد بێ بەمەرجێ لە 6 مانگ زیاتری حکومەکەی تێپەڕان بێ و سەیری سلوک و ینی بڵێن سلوکێکی باش و جوانی هەبێت و چاکساز بێت و هیچ کێشەیەکی دروست نەکرد بێ لە کاتی ئەو سزادانەیە یانە و زیندانیکردنەیە ئەو کاتە ئەو یەک لە سەر چوارەی کە ئەمێنێتەوە ئەتوانێت بە مەرج ینی بڵێن ئازاد دەکرێت متابعی شەکرێت ینی بێن کاتێک ئەگەرێتەوە ماڵەوە نابێ هیچ شتێکی تر بکە ئەگەر خاڵێکی نایاسایی بکات دیسانەوە ئەم قەبزی بۆ دەرەکرێتەوە و ئەهێنێتەوە جا ئەمای کە ئەم بابەتی کە ئێستا جەناب پشتان کەمپینتان بۆ کردو و بابەتێکی گەرمە لە میدیاکانە باسی لێوەکرێ کۆمەڵێک سزادراون کە داوای ئەوەیان کردووە من بەدواداچوونم بۆ ئەم مۆزوعەیە ڕاستە ئەندامتان لە لیژنە یاسایی نیە بەڵام خۆت دیارە تایبەتمەندیەکەت لەسەر یاساییە وەکو فراکسیۆن وەکو شخصی خۆت تا چەندە بە پێی یاسا باوەڕتان وایە کە ئەمانە مافی خۆیانە و مافە یاساییان بۆ بگەڕێتەوە خۆی ئەمە پەیوەندی بە سێ یاساوە هەیە یاسای سزادانی عراقی لە ساڵی 1969 دەرچووە یاسای بنەما دادگەرە سزاییەکان قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ساڵی 1970 لەگەڵ یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بین دوو قەوسێن تۆقاندنیش عن یاساکە بۆ شێوەیە ناوەکەی هاتووە لە ساڵی 2006 بە ژمارە 3 لە هەرێمی کوردستانە دەرچووە یاساکانی تر عراقین بەسەمایان لە هەرێمی کوردستانە دەرچووە بڵێن پەرلەمانی خۆمان دەری کردووە بەڵام یاسای ئوسوڵی محاکەمات جەزایی ینی بڵێن مەبدەیەکی عامە بۆ دادگاییکردن مەسەڵەن بۆ ئوسوڵی جەزایی ئەو ئێمە ڕۆینەوە بۆ یاسای تایبەتمەند یاسای بڵێن تۆقاندن یان بڵێن یاسای تیرۆر ژمارە 3 ساڵی 2006 کە ئەمانەی پێ کۆمەڵێک زیندانین کە سزادراون و ئەمەش سێ جۆر بڵێن عقوبەی هەیە بڵێن سزای هەیە ئەعدامی هەیە بڵێن مادەکان کە پێناسەی کردووە بە پێی توندی جەریمەکە و دوای ئەوەش بڵێن هەتا هەتایی هەیە سژنی موئەبەدی هەیە موئەقەتیشی ئەمانەی کە موئەقەتن بڵێن 15 ساڵ زیاتر نەبێ ئەمانە کۆمەڵێک سزادراون مانیان گرتووە لەسەرەوەی عنی بڵێن لە ڕۆ قانونیەکە و داوای ئیفراج شەرتیان کردووە مادەی 331 و 32 قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی و پێشتر ئاماژەم پێکرد ئەگەر بەو شێوەیە و ئەو داوایان کە چووەتە دادگای کەتنەوە پاشتر شۆتە جینایەتەوە لە پاش ئەوەش کە تەدەخل تەمیزی تیاکراوە لە محکەمەی تەمیز هەڵوەشێنراوەتەوە لەسەر من هۆکاری هەڵوەشانەوەکەم سیر کرد ئەم هۆکارەکاڵێکی بەڵێ ئەم هۆکارەی کە ئاماژەی پێکردووە لە قەرارە تەمیزیەکە
خۆی ئەم یاسایە هەژدە مادەیە بڵێن یاسای ژمارە 3 ساڵی 2006 یاسای بەرامباربوونەوەی تۆقاندن باسی لەوە نەکردووە هیچ نەسێکی نەهێناوە کە بڵێ ئەوەی بەم مادەیەک لە مادەکانی ئەم یاسای حکوم بدرێ ئیفراد شەرتی نایگرێتەوە سزادانی بڵێن ئازادبوونی بە مەرج نایگرێتەوە بەڵام قەرارە تەمیزیەکە کە هاتووە ئەڵێ ئەمانە ئیسtisnان مادەی 330 ئوسوڵ محاکەماتی جەزائیش ئیسtisنای کردووە 5 فقرە هێناوەڵێ هەرکەس ئەم تاوانانەی کرد ئازادبوونی بە مەرج نایگرێتەوە هیچ لەو فقرانە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆری تیانێت چکو ئەم ساڵی 2006 دەرچووە ئەو سال 1970 دەرچووە هەی معقول نیە یاسایەک لە ساڵی 2006 دەربچێت ئیسtisنای لەواتیابێ ئیلامەگەر هەموارێ بکرێتەوە لەبەرەوە ئەو ئیسtisنانە ینی بڵێن ئەو بە دەرکردانەی کە لە یاسای بنەمادارگەرە سزایەکان هەیە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆری تیانە وە قەرارە تەمیزیەکە کە هاتووە ئەڵێ لەبەرەوەی ئەمە جەرائیمێکی مخل بشەرەف ینی بڵێن و ماسە بئەمنی دەولەی خارجی عین بڵین تەسیری لەسەر ئەمنی دەولەی خارجی هەیە مەبەستی لەوەیە کە بۆ من ئەم تیرۆرە نێودەوڵەتیە یاخۆت مەبەستیەوەیە کە زیانی بۆ دەرەوەی سنوورەکانی رێمیش بۆیە من نەسەکەمەکو خۆی هێنایەوە چونکە ینی مەبەستی ئەوەیە ئێمە مادەی قانون بگەڕێن بۆ قانون عقوبات مادەی 156 مان هەیە لە مادەی 157 ئەوانە باسی جەرائم الماسە بئەمنی دەولە خارجی کردووە بەڵام ئەم يعني لە مادەی هەر 156 عقوباتە مادەی 157 تا 189 وەستاندووە ینی ئیقافی کردووە بە پێی قانونێک ئەویش لە پەرلەمانی کوردستانە دەچوە لە ساڵی 2023 بە ژمارە 21 لە مادەی دووەمیە ئەڵێ ئەمانە کارپێکردنیان ڕائگیری ینی ئێستا ئێمە مادەی سەرچنەخان ئەو پاساوە تایبەتە بە یاسایەکی تر تایبەت نییە بە تیرۆرەوە ئەو یاسایش ئەو مادەی کە ئەوان کردیانە بە پاسەوە ڕاگیراوە یعنی جەرائم الماسە بئەمنی الدەولە الخارجی لە قانونی عقوباتە بقوتم بە مادەی 2 لە قانونی ژمارە 3 ساڵی 2023 ڕاگیراوە ینی ئەمە هیچ ناونیشانێکمان نییە بەوە بەڵام ئەمە لە ساڵی 2010 یاسا لە محکەمەی تەمیزان قەرارەکە هاتوێتەوە قیاسی کردووەڵێ لەبەرەوەی ئەمە جەرائیمێکی ماسە بئەمنی دەولەی خارجی ینی بڵێن بۆیە مەشمول نییە بە ئیفراد شەرتی چونکە لە مادەی 330ەکە ئەو 5 فقرەی کە بۆم باس کردی فقرەیەکیانڵێ ئەگەر جەرائیمی ماسە بئەمنی دەولە خارجی هەبوو ئەوە مەشمول نییە بە ئیفراد شەرتی واضحة يعني قسەکەی من يعني ئەم دوو قیاسەی لەسەر کردووە لا اجتهاد في مورد النص معناه ئێمە ینی بڵین لە قانون ئەگەر نص هەبوو تۆ ناتوانانی اجتهادی تیا بکەین بەس تر نازانم بۆچی ینی ئەم اجتهادە کراوە ینی هۆکارەکەی ئەمەیە ئەم جەرائیمەش پێێنراوە بۆ جەریمەیە بۆیە ئیسtisناکراوە و مەشمول لێ لە ڕووی یاساییەکەیەوە دێمەوەلا لەسەروی کە لە هەر لە ڕووی یاساییەوە دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری لەمەیە چۆن یا دادگای تەمیز بەزری خانێستا تەندروستی مانگرتووان لە هەولێر و لە سلێمانی پێم وایە لە هەولێرش دەستی پێکرد و تەندروستیان چۆنە وەڵا بەداخەوە بە تایبەتەوەی سلێمانی کە لە 19 مانگەوە دەستی پێکرد طبعا هێمە و کولیژنە لە 20 مانگەوە ئەوان کە لە 19 مانگە دەستیان بەمانگرتن کرد 20 مانگ چوونە لایەن هەر وەکو هەواڵمانێک کە من کاتێک چوم طبعا بەدەر ئێستا هەواڵی تازە ئێستا من هەردوای لە خلالی مانگرتەکانە کە سەردانمان کردن وەزئی تەندروستیان ناجێگیر بوو هەر لە بەرەوەیەکیان نەخۆشی درێژخانی هەیە و گورچیلەکانی لە سزبوون و پوکانە و لە ناوچوونایە حتا وکو بۆ خۆتان ئاگادارن چەند جار خوێنی هەڵێناوەتەوە یەکێکی تریانەوە هەر لە قاجەکەوت چەند جارێک بۆ نمونە لە هۆشخۆچوون و بورانەوە و ئیحالەکردنی نەخۆشخانە و ئاوتێکردن و تەبانوان ئیلاج وەرگرتنی ژوەرناگە بەکارنان ئیلاج ئەگەر لا ئیرادیا گەیان لە خوان نەبێ بورابنەوە لە هۆشخۆچ و بنایان بۆ هەڵەواسرێ و بە ئیجباری بە زۆری عیلاجانە ئەوەی کە نەخۆشی درێژخانی هەم بۆ گورچیلەکەی هەمێکیان نەخۆشی ئینزیلاق و فەقەرات تێر بەکارینانێ لەوە شەرمانی گرتووە مەعەدا ئەگەراگەیان لە خوان نەبێ و عیلاجی درێژخانش بەکاربێن وەزئی تەندروستیان زۆر ناجێگیرە زەمانێکی زۆرە تەبعاً دابڕان لە خواردن و خواردنەوە کە دەبوو بەڕاستی دەستەی مافی مرۆڤیش بات تا سەرخەت کە دەبوایە هەرچەنە من لێرەوە ئەمێ ئەوە بڵێم دەستخۆشی لە وەزیری کاروباری کۆمەڵاتی یەکەم هەم سەر بە طبعاً بە عملی سەردانی کردن هەم بە یاداشتی بەرزکردەوە بۆ ئەنجومەنی دادوەری بەڵام تا ئێستا نەتیجەی نەبووە ئەوانەی سلێمانی وەزئیان زۆر ناجێگیرەوە زائیدەن ئەوانەی هەولێریش مەجموعەیەکیان هەر کاتێک کە قسەکەن تەواوە گەرە ئینسان هەستی ئینسانی هەبێ بەڕاستی زۆر تێک ئەشکێ بۆ نمونەیەکێکیان تیا تا دوو کەلیمە قسە بە تەلەفۆنەکە ڕەبۆیەکی وەندە توندێتی عنی خەریکە جەرگ و دڵ دێتە دەرەوە کە گوێت لە هاوار سەردانتان کردوون لە پێشەوە
بەڵە سەردانمان کردوون لە سلێمانی دوو جار سەردانی چاکسازی سلێمانیمان کردمان گرتوەکان و لە هەولێری جارێک سەردانمان کردو لە زالم هەفتەیەش پێدەچێت هەموو کولیژنە هەموویش وەکو فراکسیۆنی کۆمەڵ بەتەمای سەردانیان بکەین ئەوانەی هەولێریش هەر وەزعیان زۆر ناجێگیرە من ئیشارم بە یەکێکدا کە ڕەبۆیەکی توندێتی زۆر بە ناڕەحەت هەناسەدانی لەو زیندانەدا بۆ دەستەبرعن تەنانەت بە ئۆکسیژین زۆر جار یا بە پەمپ هەر بە عیلاجێتر پەمپەکەشی لە خۆی بگرێتەوەی تکاتێت و لایەکیشی شەلەلە و هەفتە ساڵی تایە تەواو تێکشکاوە ئەوانی کەمانیان گرتو وەزئی تەندروستیان زۆر ناجێگیرە من لێرەوە مێ ئەوە بڵێم ئەگەر یەکێک لەومان گرتوانە ببورن گیان لە دەست بدات ئایا چ جوابێک هەیە ئەوانی کەی دیای مافی مرۆڤەکەن و بۆ ڕای جیهان و بۆ خەڵکی و بۆ کەسوکاری بۆ زیندانی کراوانە جوابی ئێوە چی ئەبێ دەسەڵاتداران لایەنێک کەوتە نام دۆخەوەیدی دەبێ باس لە ئازادبوونی بکەینیان ئەمانە تایبەتمەندیان هەیە و بەپی یاسا کاک جەلال ئێمە لە ساڵی 2019 هەندێک بۆ نمونە بکەر و تاوان ئەنجام درا هەندێک زوڵم کرا هەندێک بۆ نمونە ژینگەی و ئارامی هەرێمی کوردستان تێک درا ئێمە وەکو فراکسیۆن کۆدەنگ بووین لەگەڵ ئەوەی بکەری هەر تاوانێک بە سزای توندی خۆی بگات بە ئەندازی توندی سزاکەی سزا بدرێتەوە ئێمە لەگەڵ ئەوە دانین بۆ نمونە خەڵکی تاوان بکاو هیچ پاشاکەدانی عنی نەبێ و بۆ بەرزێکی بانان بۆی دەرچێ ئێمە وتومانە پێویستە یاسا سەروەر بێ بە یاسا مامەڵان لەگەڵا بکرێ بە یاسا حکم دراون و بە یاساش ئازاد بکرێن ئەمە داوای ڕەوای حەقی ئەم زیندانی کراوانەیە بەڵام ئەمانە کاتێک حکم دراون بەپێی ئەو قانونا کە من کاتێک یەکەم داخڵبوونی زیندانی چاکسازی گەورانی سلێمان بەڕێوەبەر یەکسەر ئەو قانون و دقەیە ناوتی ئەمە قانونیەکە کە وەکو خات و سەرسناری شاری پێدا قانونی هەفتاوێکی 330 قانونی ئوسولی محاکەماتی جەزایی مەشمولن بە ئەمە بەڕێوەبەرەکە خۆی جێتی بە هەموو فلتەرەکانی چاکسازیە تێپەڕیون ئەمانە هیچ ترسێکیان لەسەر نەماوە پێشەنگل لە چاکسازیدا لە توێژەری کۆمەڵایەتی لە هەموو ئەو لە ستافی ئیداری لە بۆکو بەڕێوەبەر هەموو فلتەرەکانی شاکسازیان تێپەڕاندووە و لەگەڵ ئەوەشدا زایدن حکومەکەیان تاواکوورەوەن ئەڵەن کاتێک ئێمە بەم یاسایە حکم دراین بەم یاساش داوای مافی خۆمان دەکەین کە ئیفرازی شەرتیمان بۆ حساب بکرێت کار جەلالێمە کە باس لە ئیفراز شەرتی دەکەین پێ دەچێت ئێستا هەندێک لایەنی پەیوەندیدار یا ئەوانەی دەرەوە کە گویان لە دەنگمانە بڵێن ئەوە کە بکەری تاوانێکە یاخود بە مادەی تیرۆر گیراوە کە پێش داش ئەمان بە هەندێک حاڵەتی نەخوازراو یا پێوە بوونیا من نامانێت لەسەر هیچ کەسێک بەڕاستی نامانەوێت دیفاع لە هیچ شخصێک و کەسێک و ئەوە بکەین بەڵام ئەمان کاتێک بۆ نمونە داوای ئازادبوونی بەمەرجەکەن خۆ طبعا لایەنی پەیوەندیدار هەر ئەوە بە ئاسانی و بە سانایی تێناپەڕێ بۆ نمونە ئەمانە هەر هەمووی ئەوەلیاتیان هەیە هاوسەریان مناڵیان خێزانیان کەسوکاریان ماڵیان مەسکەنیان و کاتێک ئازاد دەکرن بۆ نمونە ئەوەی کە 15 ساڵ حکم دراوە ئەوی 20 ساڵ حکم دراوە 3 ساڵەکەی ماوە لە دەرەوە کە ئازاد دەکرێت بە مەرج بۆ نمونە 12 ساڵەکەی سا لە زیندان تەواوی کروێ 3 ساڵەکە بە مەرج ئازاد بکرێت کاتێک ئازاد دەکرێت لەژێر چاودێری لایەنی ئەمنی دابێ مانگانە مباش بەردەوامی ئیسپاد و جوور دەکاتەوە بەلایانی ئەمنیەوە و هەر سەفەرێک دەکات لە پارێزگایەک و بە پارێزگایەکی تر دیسان و ئیسپاد و جوور دەکات سەفەری دەرەوەی وڵاتی لێ قەدەغە دەکرێت هەنگاوەکانی خۆی بۆن هەر هەنگاوێکی تایبەتمەند هەبێ بۆ ئەو شخصی کە ئازاد دەکرێت بە مەرج بە بەردەوامی کۆنتاکت و ئیتیساڵی هەیە لەگەڵ لایەنی ئەمنی چاودێرە بەسەریەوە ئاگای لە هەموو هەنگاوەکانی هەموو جموجۆڵێکێتی وەکو سەرچنەرخانی شاری پێدا کاتێک بۆ نمونە ئەمان کە چاکساز بوون کە بۆ نمونە ئەو براوە ئەوێ کە بۆ چاکسازی براوە فلتەرەکانی چاکسازی تێپەڕاندووە گەیشتۆتە پێشەنگی چاکسازی کاتێک بۆ نمونە چاودێریەکرێت بە مەرج ئازاد دەکرێت تا و 3 ساڵی تری لە دەرەوە خۆ ئەگەر حاڵەتێکی نەشاز و نەخوازراو بکە ئەوە بێگومان دادگا حکمی گرتنەوەی دووبارەی بۆ دەرەکاتەوە ئەویش لەبەر ئەوەی مەئەسات و ناڕەحەتی ناو زیندانی بینیوەوە خۆی چاکساز بووە بە چۆنەڵی شایدی بەڕێوبەری گشتی و هەموو بۆ نمونە ستافە ئیداریەکان و توێژەری کۆمەڵایەتی ئەوانە هەر هەمووی بۆ نشایەتی چاکسازبوونی ئەم شخصادن بڵی جارێکی تر ئەم کەسە حەزکا بگەڕێتەوە بۆ زیندان کە ناڕەحەتترین ژیانە کە لی زەندانە بەسەرێبە من ئەڵێم ئەوانەی کە بەڕاستی ئەم کەسە تایبەتمەندانێک کە بۆ نمونە مەشمولن بە ئەم یاسایە داوایەکی ڕەوای حەقی خۆیانە پێویستە لایەنی پەیوەندیدار بچێ بەدەم داواکانەوە منیش لێرەوە ئەڵێم ئەوانەی کە بەڕاستی ئەو کۆمەڵە کەسێک کە بە مەرج ئازاد دەکرێن قەت تەسەور ناکەم بەڕاستی دووبارە هەوڵی
بۆی خوانەخواستا تێکدانی ئارامی کۆمەلگا و یا ئەنجامدانی بکەرێکی تاوان و شتێکی نەخوازرا. زۆر باشە سەرخان پێش بێمە سەرەوەی کە دەسەڵاتەکانی ئەنجومەنی دادوەری بەڵام یاسا پێمان دەڵێ حکمی یا سزای هەتایی چەند ساڵە پێمان دەڵێ 20 ساڵەوانە ئایا کاتێک کە دەڵێ 15 ساڵ سزای زیندان بۆ کەسێک بە مادەیەکی تیرۆر دەستگیر کراوەی هەمان یاساش پێی دەڵێ دەبێ لە 11 ساڵ و 3 مانگا ئیدی ئازاد بکرێت لە بەری ئەو لای ئەکەوێتە بەر ئازادبوونی بە مەرجی چاکسازی بوونەکەی خۆی ئازادبوونی بە مەرج لە قانوناکە هاتووە بە جیازی هاتووە یعنی سوڵتەی تەقدیری قازیە بڵین دادوەرە ینی وجوبی نیە ئیلا هەرەبێ بیکات خۆی مادەکە کە هاتووەڵە یا جووز ینی بڵین جیازیە جیازی بە کەیفی دادوەرە یا بە مەرجەکان و بە خاڵبەندیە خۆی کە ئەمە هاتووە عادەتەن کە شت بە جیازیت ئەبێ لە مەسلحەتی تۆمەتبارەکە بشکێتەوە ینی بڵین بۆیە ئەم سوڵتەیە دراوە بە قازی بۆی ئاسانکاری بۆ تۆمەتبارەکە بۆ سزادراوەکە بکات نەک بۆی قورسیکا لەسەری کە ینی ئەکرێت کۆکو چۆنە لەمە ئاسانکاری بووە کە تۆ 15 ساڵ حکم دراویت ئەگەر کەسێکی باش و چاکسازبی ئەکرێت سێ لەسەر چواری حکومەکە تەواو کرد دادوەر بۆی هەیە ئەگەر هەر نەهاتایە ئەو کاتە 15 ساڵەکەی خۆی تەواو کرد و ئەوش داوای ئیفراش شەرتی نەکرد ینی ئازادبوونی بەم ینی ئەمە ئاسانکاریە کە بۆ سزادراوە نە قورسکردن لەسەر ئەوی بڵێ شمولی ناکات ئەکرێت دادوەر تۆ ئەم یەک لەسەر چواری عقوبەیی ئەگە سێ لەسەر چواری تەواو کەسێکی چاکساز بوو بە مەرج ئازادیکەی وەکو بەدرێخان ئیشارەت پێ خۆ بە مەرج ئازادکردن هەرەوەنیە بڵێ بڕۆ خۆ حافیزت بێت ینی ئەوە لەژێر سوڵتەی لایەنە پەیوەندیدارەکانایە متابعەکرێت و مەرجی بۆدا هەر بە مەرجانی مەرجی بۆدا ئەندێت ئەکرێت تۆ بڕۆیتە ماڵەوە ئاسانکاریە لەبەرەوەی تۆ لەم 12 ساڵە کەسێ بە هیچ گرفتێک هیچ کێشەیەک هەتا ئەو تەقریرەی کە داواکاری گشتی لە چاکسازیەکانە بەرزێکاتەوە هەر بەپێی ئەو نەسەشی کە لە قانون هاتووەڵەیە بێمە سلوکی ڕفتاری جوان و ئەوە بێت ئەوە خۆی تەئیدیەکەڵێ ئەمە ڕفتاری جوانە و بۆ بە چاکساز وهی قابلی ئەوەیە بچێتە دەرەوە بۆ ناو ماڵ و مناڵ و کە سوکاری بگاتە لا دادوەر بە فیلتراتیە پڕی بەڵێ بە هەم فلتەرەکانی بڕێوە ینی تر پێویست ناکامانەوەی بەزیایە ئەزانێت زۆر باش ئەگەر راپۆرتی داواکاری گشتی لە ناو چاکسازیەکەیە ئۆکەی لەسەر ئەم گیراوە دەکات دەچێتە بەردەم دادوەری ئۆکەیەکە ناچێتە بەردەم دادوەری کەچن بەوەکەی کردووە دەچێتە بەردەم دادوەری کەچن ئەگەر دادوەر بۆی نەکا نایاساییە یاخود تەبیعیە یاسای پێشێل نەکردو بەڵێ خۆی دادوەرەکان مناڵم ئەسڵ وایە لە قانونا تۆ ئاسانکاری بۆ تۆمەتبار بکەیت یعنی نەک قورسی بۆ بکەیت مادەم جیازیە تۆ ناتوانانی محاسبەی دادوەری بکەیت لەسەر ئەوە بەڵام مەرجەکانی شمولی کردو ئێستا بۆ بە عورفێکی قەزایی سابقەیەکی قەزایی ئەوانەی کە ئەم مەرجانە شمولیانەکە دادوەر ڕەفزی ناکاتەوە بڵین ڕەدی ناکاتەوە داواکاریەکان وەکو چۆنە بۆ بە سابقەیەکی قەزایی کە داواکاری گشتی لە چاکسازیەکانەوە بەرزێکاتەوە دادوەر سیرێکاڵە مەرجەکانی تیا لەسەر قسەی داواکاری گشتەکە تەئیدیەکات نەک بە پێچەوانەوە چکۆش فلتەری تری هەیە دوایە چێ بۆ تاوانەکان و دوایە چێ بۆ تەمیزوانە هەموو شتێکان ئێمە مەبدەیەکمان هەیە قانونی ئەصلح للمتهم ئەگەر هەرچەنە زۆر بەلای ئەمەشان ناڕوە ئەم مەبدەئێش بۆچی هاتووە لە ناو یاسا ینی ئەگەر ئێستا یاسایەک دەرچوو تۆ سزادراوی حکم درابێ بە یاسای بۆ نمونە یاسای ئێمە مادە هۆشبەرەکان و کارتێکارە عەقڵەکانمان هەیە لە هەرێمی کوردستانە کە دەرچووە پێشتر قانونی مخدراتی عراقیمان هەبوو ئەستا ئەوانەی کە سزا دراون بە مادە هۆشبەرەکان لە بینی ئەم دوو یاسایە ئەم مەبدە ئەمانەیە قانون ئەصلح للمتهم کامی بۆ تۆمەتبارەکە باشتر بوو هەر ئەتوانن ئەوانیش مەسەلەن ئەگەر پێشتر بە 15 ساڵ بۆ نمونە ئەوانەی کە بەکاریانەرن لە پێشتر بە 4 ساڵ حکم بەڵام بە پێم یاسایە لە ساڵێ بۆ 3 ساڵە ئەتوان ئەوانش تەڵەب بکەن بڵێن بە پێی مەبدەی ئەصلح للمتهم بۆمان ئاسانکە چونکە ئەسڵ ئاسانکردنە بۆ سزادراوە بۆ تۆمەتبار نەک ئەوەی کە قورسی زۆر باشە پرسیارێکم بۆ هەردووکتان هەیە بە هەر سەرەتا جەنابەت جوابی بدەیتەوە ئایا سزایەکە 15 ساڵ دەبێت بەسەر کەسێک کە تیرۆرە ئامانج لەوەیە کە بەم 15 ساڵەیەتی سزا بدرێت و پاک ببێتەوە واتە چاکساز بێت لەم ڕەفتار و لەم سلوکەی کە هەبووە دەزەڵگیر و بێتەوە ناو کۆمەلگا ئەگەر بە 13 ساڵ ئەگەر بە 12 ساڵ بە 11 ساڵ ئەم سزایە چارەسەری نەکات و چاکسازی نەکات ئایا بە 3 ساڵ دیکە کە بمێنێتەوە چاکساز دەبێت کەمش نابێتە پاساو بۆی کە بڵین ئازاد دەکرێت بەڵام بۆچی کاتێک کە یاسایەکی تیرۆرە بەڵام ئەنجومەنی دادوەری بە چاوی ینی تاوانبارێکی گەورەتر لەوەی کە ئێستا ئازادی بکە سەیری دەکات
خۆی ئەنجومەی دادوەری نییە دادگای تەمیزە دادگای پێدا چوونەوەی چکە ئەنجومەنی دادوەری جیاواز ئەوان کەیس نابینن ئەوە سوڵتەیەکی هێنە ئەم جیاوازە دادگای تەمیز بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە قەرارەکە ئەوان قیاسیان کردووە لەسەر ئەوە هێنیان کردو شوپاندویانە بە جەرائمی ماسەبی ئەمن الدەولە الخارجی بەڵام ئەگەر خۆی ساڵەکەش هەر ئەگینامەش بە منیش لەگەڵ ئەوام یعنی کەسێک ئەگەر 15 ساڵ لەو کاتێک کە حکومەکەی بۆ دەرەچێت دادگای تاوانەکان حکمی بەسەر ئایا بە 15 ساڵ ئەمە ئەو 15 ساڵە سزای ئەو تاوانەیە کە کردوێتی یعنی حەدی ئەعلای بۆ بەدانا چکە لە 15 ساڵ زیاتر نەبێ ئەکرێ کەمتریش بێت هەیە 6 ساڵەیە 7 ساڵەیە 8 ساڵ ئەوانە بەس ئەم بۆ نمونە 15 ساڵ دانین ئەم 15 ساڵە ئەتە تاوانەکە گەورەیە وەسەتە بچووکە هەرچیە محکەمەی جینایەت بڵین دادگای تاوانەکان قەناعەتی وایە کە ئەم 15 ساڵە هێنی ئەم تاوانەیە کە کردوێتی ئیتر ناکرێت زیاتی تۆ بەسەر بەڵام شەڕی عێراقی زۆر ورد ینی بڵین ئەم یاسایان داناوە ئەلئیفراج الشەرطی بۆ ئەوەی کە لە 15 ساڵە ینی وەکو قسەی کە جەنابەت فەرموود لە 12 ساڵە ئەم کەسە ینی قابل بەوەیە کە ئەتەواو تۆ بۆ دەرەکەوە کە کەسێکی چاکسازیان چاکسازی هیچ گرفتی بۆ کۆمەڵگە دروست ناکات و ئاسانکاریەکیشە چونکە ئەم کەسەش وەکو بەدرێخانی شاری ماڵی هەیە مناڵی هەیە چی هەیە ئەمانە چانە بە نەزەری ئەعتیبار زۆر لە عقوبا وەرناگیرێ بەڵام ئەکرێت ینی لە ڕوە ئینسانیەکەیەوە ئیسە بۆ نمونە ئەمانەکە کردوانە ئەگەر کەسێکیش بڵێن بڕیارەی بۆ دەرچوو بێ بۆەوەی کە مەشمول نەبێ بڕیاری ئەم کەسە لە دادگای تەمیزیە و ناگوازێتەوە بۆ ئەوانی ترش عین کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە بۆ نمونە ئیسەمە 100 کەس بن یەک دانیان قەرارێکی تەمیزی بۆ دەرچوو بێ کە مەشمول نییە بە ئیفراج شەرطی ئەمە بە معنای ئەوە ئەوانی تریش دانیشن بڵێن مادەم ئەو کەسە قەراری بۆ دەرچووە شمولی ئیفراج شەرطی ناکە ئێمەش بە ئەوانش بەرزیکەنەوە چونکە ئەم ناکرێت قیاسیکە هەر کەسێک دۆسیەی جیاوازە و ئەو قەرارێکی کە بۆی ئەدرێت لە دۆسیەکە جیاوازە لە کەسێکی تر و هەر قەرارێکی ئیفراج شەرطیش ڕەت بکرێتەوە بە پێی قانون دوای 3 مانگی تر ئەتوانێت دیسان بەرز بکات. زۆر باشە بەدرێ خان هەمان پرسیار بۆ جەنابەت بە حکمی لە لیژنەی مافی مرۆڤ و لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتیشدا بوونت هەیە ئایا ئەو سزادراوانەی لا گرتوخانە چاکسازیەکانی هەرێمی کوردستانن و دیارە دۆخی کۆمەڵایەتی و ئابووری و دۆخی هەرێمی کوردستان بەگشتی ڕوونە ئەگەر بە 11 ساڵ و 12 ساڵ چاکساز نەبوو بن بە 15 دەکرێن چونکە مەترسی ڕەنگە ئێستاوە پێ بڵێ هێشتا چاکسازین و تاوانەکەیان قورسە خۆی کاک جەلالێمە سەردانی هەرسێ پارێزگاکەمان کردوە هەم چاکسازی دهۆک هەمی شەولێر هەمی سلێمانی لۆدێکی زۆری زیندانی کراو لەسەر زیندانیەکان هەیە خۆی هەر ژوورێکی زیندانیەک بۆ ئەو قاعانایە ئەو ژوورانەیە کە دیاری کراون بۆ زیندانی کراوەکان نابێ هیچ ژوورێک لە 10 نەفەر زیاتر زیندانی تیابێ بەڵام بە پێچەوانەوە هەر ژوورێک 37 نەفەری تیا جێگیرە یعنی ئەوەنە ژینگەیان ناڕەحەتە بۆ نمونە لە شوێنی وایە خەوتون تقریبان مەسافەکەی هەر ئەوەنە بە شێوەیەک جێ بۆتەوە کە جێ خۆی بکاتەوە لەژێر ژێر سیستەم سەر سیستەم سەر ئەرز ژینگەی ناو زیندانەکە خۆی لە خۆیدا پاڵەپەستە و لۆدێکی زۆری لەسرە لە ڕووی ئیسراحەتی خوانەوە لە ڕووی مەساریف بارگرانی بۆ حکوومەت ئەمە خۆی بۆ نمونە جۆرێکی ترە لە هەموو ئەوانە لۆدێکی زۆر زیندانی کراوێکی زۆر لە هەرچێ پارێزگارەکە هەیە جەنابەت ئیشارە بەوا دێگەر بۆ منێکێک لە 15 ساڵیا بۆ ئەو حکومەی کە بەسەرا سەپێنراوە چاک نەبێ یا لە 20 ساڵەیە چاک نەبێ من لێرەمە ئەوە بڵێم بۆ منەوە خۆ 3 ساڵیان ماوە 15 ساڵەکە تەواو بکەن لێرم بلانی پەیوەندیدارەڵم ئەگەر ئەو 3 ساڵیان تەواو کرد ئەگەر بۆ تەمیز هەر بە میزاجی خۆی بە شێوەیەک لە شێوەکان جوابیایەوە بۆ مەگەر موافقەتی نەکرد ئەگەر ئەم ئازادکردنەی بە مەرج قبول نەکرد ئەی دووبارە چی لە ئەو زیندانی کراوانەکەن ئەکرێ ئەمە هەر دوای 15 ساڵەکەی تریش هەر پێشێلی یاسا بکرێ ئەکرێ هەر بەدەم ئەو داواکاری و ڕەوا حەقی زیندانی کرانەوەکانەوە نەچن من لێرەوە بەڕاستی بە پێویست و گرنگ و ضروری دەزانم کەلانی پەیوەندیداریش ئەنجومەنی دادوەری دادگای تەمیز هەموو ئەوانە بەڕاستی بێنە سەرخەت بەس چاوێک بە زیندانی کراوەکان ئەبخشێنەوە بزانن چ بارگرانێکی لەسەر لایانی حکومی دروست کردووە ڕاستی مە دەڵین بە یاسا دەبێ یاسا سەرەر بە یاسایش بکرێ ئەمانیش بە یاسا داوای مافی خوانەکەن بە یاسا زیندانی کراون بە یاسا حکم دراون بە یاساش داوای ئازادکردنەکەن ئێمە ناڵێن نەروا بە ئاشوایی لە زیندان ئازادیان بکەن بێگومان ئەگەر بە 12 ساڵ و بە 13 ساڵ چاکساز دەبوو بن تەسەور ناکەم بە 2 ساڵێکی تیز تەغیرێک لە ئینسانەکانە بەڕاستی دوایین پرسیارم سەرچنەخان وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی وەکو خۆتان پەرلەمانتاران چه هەوڵ و تەقەلایەکتان هەیە بۆ ئەم گیراوانە و دوایین زانیاریەکان لەسەر ئەمانە چی نەگەرلاتە بن من هەر وەکو هەڵوێستی فراکسیۆنیش وەکو وتم ئەم داوای ئەم
سزادراوانە بە حەق ئەزانین و لەگەڵیشیین و داواشەکەین کە هەرچانە ئەمە جیاوازە لە ڕقابەی پەرلەمانی بەسەر قەراراتی قەزاوە ینی ناکرێت ڕقابەی پەرلەمانی هەبێ بەسەر قەراراتی قەزایەوە چونکە ئێمە هەموو شتەکان ئەوڵین لە چوارچەوەی یاسا بێت بەڵام ئەمەش ئێمە هەوڵەیە بەڵێ فشارەکەین و هەوڵەین و لەگەڵیشیین و داواکاری هەر لە چوار ینی تەم ئەم داواکاریان بە داواکارێکی یاسایی ئەزین بە نایاسایی نازین و ئەگەر بکرێت ئاین ئەنجومەنی دادوەری خۆی لیژنەی تایبەتمەند بنێرێتە گرتوخانەکانەوە لە نزیکەوە وەسی زیندانیەکان بەڵێ نردوێتی ئەکرێ جارێک تریژ بنێن چکە بە یەک جاروای ئەکتیفا ناکاتەوە ئەو تەقریرانەی کە ئەچێ وردەکاریەکی تیا بکەن ئەمانەش مافیان هەیە ئەمانش کەسانێکن ئەیانەوە جارێکە بگەڕێنەوە کۆمەڵگە و ئەیانەوە ژیانێکی تازە دەست پێ بکەنەوە و دەرسیان لە ڕابردوو وەرگرتووە و ئەو داواکاریانە جارێکی تر کە بەرز ئەکرێتەوە ئەم جارە بە شێوازێکی تر ئاین دادگای سەلاحەتی خۆیەتی دادگای تەمیز تەمەنا ئەەکەین کە ئەم جارە داواکەیان قوبوڵ بکرێت و بە مەرج ئازاد بکرێن و بێنەوە کۆمەڵگە و ئێمە شەرچێک پێمان بکرێت درێغی ناکەین لە هەوڵە. زۆر باشە زۆر سپاسانەکەین بە هیوایەوەی کەوەشە بە هەمان شێواز پشتیوانی کەمپینی میدیایی تۆڕی میدیایی کۆمەڵ بن بۆی کە داواکاری ڕەوای و یاساییانە و لەسەر بنەماکانی مافی مرۆڤی مانگرتوانی سزادراو بگێتە شوێنی مەبەست. سپاس بۆ ڕێکە لە بەڕێزان بەدرێ ئیسماعیل ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و هەروەها سەرچنە ڕەحمەت ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. بینەرانی عزیز وەک پێشتریش ئاماژەمان پێکرد لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 0 لە ڕێگەی تلگرام و ڤایبەرەوە ئێوە دەتوانن پشتیوانی خۆتان لە پەیامێکی ڤیدیۆییەدا بنێرن و پشتیوانی کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵ بن بۆ گێڕانەوەی ئازادی بۆ مانگرتووان لە بەمەرجی چاکسازی بوونیان.